ئەوە کۆتایی مانجی نوێ حکوومەت یاریمی کوردستان تاکوی ئێستا نفتی بۆ ئێمە دابین نەکردو بە تایبەتی نعی حاجومەران دەوروبەری زۆر پێویستی بە نفتی هەیە ئەمەگە ساڵانە بێت و بە تێری بەکاربێنین 12-13 بەرمیلیمان نفت دەوێت بۆیە حکوومەت یاریمی کوردستان پەلە بکات لە دابەشکردنی نەوت زۆر جار ینی پۆلیس دارستان دەڵێن نابێت داری ببڕین وەزیری کارەبا دەڵێن نابێت کارەبای زۆر بەکاربێنن باشە ئەو میلەتە چ بکەم ینی لە ئێستاوە ئێستا ئەمە شەوی ڕابردوو سۆبێک نفت کارەباییمان پێکرد بوو ینی خەڵکی خوارێ لە خوارێنە هەولێرەوانە لە کاتێک موبەردەی بەکاردێن ئەمە لێرە شتی گەرمکەرەوە بەکاردێنین بۆیە ئەمە زیاتر لە 6 مانگ 7 مانگ زیاتر لێرە سەرمایە دەبینین بۆی حکوومەت یاریمی کوردستان پەلەی بکە نەفت بۆ ئەو ناوچەیە دابین بکە. حاجی ومرانیش بۆ خۆ دەزانین لە هەموو شوێنان سارترە ئالێرەکانە بەفر لە 2 متران ڕادەباری تا 3 متران ئەو دەرگە زۆر باری زۆر سەرمایە لێرەکانە نەوت شتی باشن ماڵە بەرمیلێکیان دەنێ بەرمیلێکیش هیچ نییە بەشێ هیچ ناکە ئەگەر لە بەرکارەبای نەبێ ئێستا بەدەم بەرمیل لەو بەرمیلان تەڵ نایە ئێستا گەنەوە تێمان دەنێ ئەوە خانوویمە ئەمن ناڕۆمەوە لێر دەم ئەستانش بەس چییە وەڵای من نەوتم پێ ناکڕی ئەمن ئێستا پاشی 20 ڕۆژ ماگێکی کە بڕۆمەوە خوارێ دەنا من ئێرەم پێ خۆشە لە خوارێ دەستانی ئێرەکانە لەبەرەوەی ئێستا بڵم ماگەکی لە خوارێ هەر ئاوینە ئەلێر هەر ئاستانە لەبەرەوەی ئێرەکە سەرمایە لێرە ئێستا بە خۆ دەزانم دوێنێشمان سۆبە پێکردوو ئەگە باری ئەوەندە سەرمایە لێرەکانە وەکی خوارێنیە کاکە زووتری سەرمایە لێدا دێ و زووتریش دەنگتیش خەلاص دەبێ لەبەرەوەی ئێرە کوێستانە ئەدە معادل باوشتی وای لێ دێ معادل ساردە و لە چاو شوێن دێتی کە فەرقی زۆرە خۆ عن لە خوارەبی کێشەی نەوت و مەوتود نییە لێوێ گەرمەیە بەس لێرەکە نا ئەتا لەوێ بەرمیلێکی دایسێن دەبێت لێرەکە چواران پێزان بایسێنی